ئەم کاتان باش دەگەڕێکی قاریش ئیسلێمانی بکەمێ پێش ئێستا بەوەی داڕمانی دیوارێک لە یەکێک لە باڵەخانەکان کە باڵەخانەیەکی نوێ و لە نزیک هۆتێل ئاشتیەکە کارکردنی تایە هێشتا بەردەوامە چەند بلۆکێک کەوتۆتە خوارەوە لێرە ئەگەر وێنەگرەکە دیمەنەکان پیشان بە ئۆتۆمبیلێک بە مەبەستی وەستان هاتۆتە نزیک باڵەخانەکە لەو کاتەدا بلۆک بەرسەری شۆفێرەکە کەوتووەکەەوە تا شۆفێرەکە لە کاتی دابەزینی لە ئۆتۆمبیلەکە ڕاستەخۆ بلۆکێک بەرسەری کەوتو دەست بەجێ لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەزاوە بەپێی لێکۆڵینەوەکانی هێزانیەکان هۆکاری داڕمانی ئەو دیوارەی ئەم باڵەخانەیە بەوەی ڕەشەبایەکە بۆ کاژمێرێک بەر لە ئێستا شاری سلێمانی گردەوە لە ڕووداوەکە هاوڵاتیەکی تەمەن 50 ساڵی بەڕێگەس عەرەب دەست بەجێ گیانی لە دەزاوێ زانیەکان هاتوونەتە شوێنی ڕووداوەکە لێکۆڵینەوەکانیان دەست پێ کردووە ڕێکان جەمال سەرۆکی لیژناوبەشەکانی قایمقامەت سلێمانی میوانمە کاک ڕێکان سڵاو دەبێت وردەکاری ڕووداوەکە لایەوە چۆن بەڵێ ئەمە پێشترین ئاگادارمان کردەوە و لیژنەی سەلامەتی قایمقامەتی سلێمانی خاوەنی ئەم بینایەمان ئاگادار کردوێتەوە کە ئەبێ ڕێکارە خۆپارێزیەکان لەم بینایەدا هەبێ دروستکردنی بینایەکی دەنوهەمی پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری خۆپارێزی هەیە لە کاتی دروستکردنی هەم بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە کاتی ڕێبوارە بێراڕۆن سەلامەت بن و هەم ئەو کرێکارانی کە لەم بینایش دەکەن بەس بەداخەوە دوای کە بە فەرمیش ئاگادار کراوەتەوە خاوەنی ئەم بینایە پابەند نەبووە بەداخەوە ئەمڕۆ بەهۆی هەڵکردنی ئەو ڕەشەبایەوە برایەکی گەشتیاری عەرەب لەم شوێنەیە بووە کۆمەڵە بلۆگ لە نهۆمەکانی سەرەوەتۆ خوارە بەرسەری کەوتو دەست بەجێ گیانی لەدەزا و دوو ئۆتۆمبیلی زەرمەند بوون لەم ڕووداوە هێواڵەن خاوەنی پرۆژەکەتان ئاگادار کردو ڕێکاری چیەک نەبەر بەرامبەر بێ بە کەیس سزای یاسایی تون دەیرێ لەبەرەوەی ئاگادار کراوەتەوە پابەند نەبووە و خەڵقی زەرمەند بۆ خەڵقی ژیانی لەدەستداوە بەدڵنیاییەوە بێ بە کەیس و دادگا بڕیاری خۆیات و ئەم کەیسار وا کەسێکی بە توندترین شێوە سزا دەدرێت دیارە وەکو سەرۆکی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی باسی کرد پشتڕاستکردنەوەی زانیاریەکانی کە هێنێ بوو دیارە لە بۆی ڕووداوەکە وڵاتیەکی بەڕێگەز عەرەب گیانی لەدەستداوە زیان بەر یەک دوو ئۆتۆمبیلیش کەوتووە کە نزیکی باڵەخانەکەن وەک سەرۆکی لیژناوبەشەکان باسی کرد ئەمان چەند جارێک خاوەنی پرۆژەکان ئاگادار کردوێتەوە کە ئەم باڵەخانە نوێیە مەرجەکانی سەلامەتی تێدا نیە بۆ ئەوان ڕێکاری یاسایی بەرامبەرەگرنە بەر و لە ئێستایشدا کارکردنیان لە پرۆژەکە ڕاگردووە ئەمە دوای زانیاری بوو لەسەر ڕووداوەکەی گەڕەکی قاری شاری سلێمانی دێمەوە لایەوە